پارچەوەگراوەی جارش لەسان بەشکی عیشقا ئەی هودودی سەبا ئەی هودودی سەبا نەچێ شارێکی تر ئەی هودودی سەبا نەچێ شارێکی تر بێهودە خاراوە بۆ دیدارێکی تر مەملەکەتی دڵم کەشف بکە خۆم هاوکارتم بۆ هەزار جار وەرە بۆ هەزار جار وەرە نەک تەنها جارێکی تر من خۆم تاج و تەختم دێنم بۆ دیداری من خۆم تاج و تەختم دێنم بۆ دیداری چونکە چکە لە مەنیمە چارێکی تر بەدڵ دێمە دیداری بینی دڵ لە چاو تا مەزرۆترە بۆی نەک ڕوخسارێکی تر جەزبی جەمالیاتی چەشنی ماهی تابان چاو لەڕێ ڕۆشن کە بە شەوگارێکی تر چاو ڕۆشن کە بە شەوگارێکی تر نەشئەی خیاڵدانم کوڕەی گردانتە نەشئەی خیاڵدانم کوڕەی گردانتە سوتانی ئەوینە سوتانی ئەوینە سوتانی ئەوینە هەم سەدبارێکی تر مەشقی عیشقی تۆیە مەشقی عیشقی تۆیە هاوار دێنێتە دڵ مەشقی عیشقی تۆیە هاوار دێنێتە دڵ تابەت لێ بدە وەک دڵ جارێکی تر نیگاری ئاکارت وەک نەخشی سەربەردە نیگاری ئاکارت وەک نەخشی سەربەردە ئاکامە بە چەشنت شێوەکارێکی تر ئاکامە بە چەشنت شێوەکارێکی تر لەم جیهانی فانیە نابێ نەبووە هەرگیز بێتەوە بۆ دیدار بۆ یادگاریەکی تر ئەمما بێستون حازرە هەرچی کێوە کوونکە گەشەتی دیدار بێ یاڕێکارێکی تر یاڕێکارێکی